یانەی سیروانی نوێ کە لە قۆناغی یەکەم پێشەنگی گروپی یەکەمی گرتبوو دوای نامەدەکارەکانی بۆ قۆناغی کۆتایی خولی نابی کوردستان لە ژێر سەرپەرشتی ڕزگار عەلی بە سەرکەوتوانە کۆتایی پێهێنا. یانەکە بەبێ هیچ گۆڕانکاریەک دوایین ئامادەکاریەکانی بۆ قۆناغی دووەمی خولی نابی کوردستان ئەنجام دەدا و چاویشیان لە نازناوەکەیە. تیپی تۆپی پێی یانەی سیروانی نوێ لە شاری سلەیمانی دوایین ئامادەکاریەکانی بەسەرپەرشتی ڕزگار عەلی ڕاهێنەر ئەنجام دەدات. جگەلەوەی تیپەکە بۆ نازاوی خولی کوردستان دەجەنگن. لە هەمان کاتیشدا بە هەمان پێکاتی قۆناغی یەکەم یاری دەکەن و هیچ گۆڕانکاریەکیشیان ئەنجام نەداوە و ڕاهێنەرەکەش هۆکارەکەی ئاشکرا دەکات. نەخێریش گۆڕانکارێکمان نەکردو، هەر وەکو قۆناغەکانی ترە هەر عینەن یاریزانە و خۆش دەزانانی ئێمە ئەمەلمان لە قۆناغی یەکەمە ئەو بوویەکی بینوتی پانەی کە سەرکەوین بۆ قۆناغی ئایندا. ئێستا کە سەرکەوتین بۆ قۆناغی ئایندا لەوانەیە لە ڕووی نەفسیەوە هەم زەختە لەسەر نەبێوانەیە ئیش لەسەرواکەی کەیشێک بینوت تیپانەی کە ڕکابەریکەین لەسەر نازناوەکە. بەڵێ چونکە ئەمە کەم کورتیمان نییە لە هێڵەکانە و ئەو شێوازی کە ئێمە ژیاری یاری پێەکەین زیاتر ئەو یاریزانانی کە ئێستا لەبەردەستمانان زیاتر ئەوانە ڕاهاتون بۆ شێوازە و ئەوانە باشە جێبەجێەکەن لە یاریگایە. نەخێر لەوانەیە تۆ حەزیشت باشتر بێت چکە تۆ جاری وایە ئەگەر بێ قۆناغ وایە لەوانەیە قوڕعکەوا بووە لەگەڵ تیپێکایە لە دەرەوە یاریت کردایە بەس ئێستا مادەم دوو قۆناغە لە دەرەوە یاری لەگەڵاکەی دوایەوەیە تۆ یاریگای خۆ دیاری لەگەڵاکەی لەبەرەوە من تەوقعەکەم متەساوی ببە نسبەت هەموو یانەکانەوە. یانەی سیروانی نوێ ئەمساڵ بە پێکهاتەیەکی زۆر لە یاریزانانی گەنجی شارەکانی کوردستان بەشداری کێبڕکەکانی کردووە. یاریزانانیش ئاماژە بەوە دەدەن کە لە ئاستی خۆیان ڕازین ئەوەش ڕەت دەکەنەوە کە یاریزانان لە خۆیان بای بوو بێتن سەرڕای ئەو ئاس و ئەنجامە باشانەی بەدەستیان هێناوە. لە فکری هەم ستافی ڕانەران و یاریزانانەوە بووە تمۆحیەمانەوە بە یەکەم چ دووەم چ سێم سەرکەوین ئیشەڵا بۆم قۆناغەش بتوانین ئاستێکی باش پێشکەین و شەڕی نازناوەگەکەین. بغرابوون یاریزان قەنەعەت ناکەم چونکە ستایل و شێواز یاریکردنی ئێمەوەیە یاریزان بغرابێ یاریزان خەلەلێکە بێ لە ساحەکە پێمانەوە دیارە بێ. بەڵام سوپاس بەخەتای ئێستا زۆر باش هێناومانە ئاستی خۆمان تا یاریزانان سوپاس بەخەتای ئێستا زۆر باشە بە حکمی چی باشە بە حکمی ئەنجامەکان باشە بە حکمیەوەی کە یاریەکەین باشە بە حکمی ستایلەکەی ئێمە ئەگەر باش نەبین تام کاتە باشی نەماهێنایە بستخۆ خاڵکۆ ناکەینەوە لە قۆناغی دووەمیشین. دوای تەواوبوونی یاریەکانی قۆناغی یەکەمی خولی نابی کوردستان یانەی سیروانی نوێ بە کۆکردنەوەی 27 خاڵ بە یەکەمی کۆمەڵی یەکەم سەرکەوت بۆ قۆناغی کۆتایی و لە یەکەم تاقیکردنەوەی ئەم قۆناغەشدا لە دەرەوەی یاریگای خۆی دەبێتە میوانی پێشمەرگەی هەولێر. ئەردەڵا محەممەد کەناڵی پەیام سلەیمانی.